هاوڕەیەکی خۆشەویستمان لەگەڵایە کاک ئەسعەدی ڕۆستەمی. بەڵێ سڵاو ڕێزم کاتتان باش هاوڕێیان ماندوو نەبن. ئەم کاتت باش کاک ئەسعەد، خوشحاڵین کە لەگەڵمانی لەم بەرنامە ڕاستەخۆیە. کاک ئەسعەد ئاگاداریت کە خەڵکی کوردستان جارێکی تر بەگوێی لایەنە سیاسیەکان و بەتایبەت کۆمەڵەیان کرد و ئەمڕۆ بە مانگرتن پێوەست بوون. هەڵسەنگاندنت بۆ ئەم وەزعیەتە و بۆ ئەم باگرتنت چییە؟ بەڵێ وێڕای سلااو بۆ ئێوە ماندوو نەبوون لە هەموو هاوڕێیان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەک خۆتان لە ڕاپۆرتەکانی ئەمڕۆدا زۆر بەباشی ئەنعکاستان داوە. خۆشبەختانە بەشێکی یەکجار زۆر یان ئەتانم بڵێم وردەوە دەتوانین بڵێن کوردستان یەکپارچە جوابی بە بانگەوازی مانگرتنی لایەنە سیاسیەکان و بەتایبەت کۆمەڵا کە بە مبتەکری ڕاگەیاندنی اعتسابی عمومی لە کوردستانە ناسراوە داوەتەوە. هەروەک لە قسەکان خۆتانە پێشتر لە بەرنامەکە ئاماژە پێدرا بەشێکی بەرچاو لە شارەکانی کوردستان ئەمڕۆ بەشدارن لە مانگرتنێکی گشتیدا کە بەم مانگرتنە یەکپارچە و متحید وەکو هەمیشە کە کوردستان بە شێوەیەکی یەکپارچە بە شێوەیەکی متحیدانە بە شێوەیەک کە بێوێنە بووە لە ڕاوەستانیان لە پەنای یەکترا جوابی ئەو وەحشیگەریەی کە کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی خۆی لە دژی خەڵکی ئێران و بەتایبەت خەڵکی کوردستان کردویانە ئەدەنەوە. خەڵکی کوردستان ئەمڕۆ بە داخستنی دوکانەکانیان بە داخستنی ناوەندەکانی کار و خوێندن بە بەشداری نەکردن یان نەڕۆشتن بۆ سەر کاروباریان لە ئیدارات جارێکی تر نیشانیاندا کە لە بەرانبەر سەرکوتگەری و زڵم و ستەمی کۆماری ئیسلامیە یەکپارچەن و لە پەنای ئەوەیشە جواب بە کەسانێکە هەوڵ ئەدەن جۆرێک لە جیاوازی لە نێوان خەڵکی کوردستان و پارچەکانی تری ئێراندا نیشان بدەن و تەبلیغاتێک لە دژی ئەم خەڵکە ئەکەنیان زۆر بە محکەم داوە. خەڵکی کوردستان نیشانیاندا کە ئەوان کەماکان سەنگەری شۆڕشی ئێرانن، سەنگەری مەقاومەتن و سەنگەری بەرخودان و هەڵسانەوەن لە بەرانبەر هەر زڵمێکە کە لە هەر گۆشەیەکی ئێران لە خەڵک بکرێت و لە هەروەها خاوەنداریەتیان کرد لە ئەو لاوانەوە ئەو خەڵکەی کە کۆماری ئیسلامی لە ئیلام و ئەو ناوچانە لە مەڵەکشایی بە هێرشێکی وەحشیانە گیانیانی سندەوە و لەم ڕۆژە هاو پەیمانی خۆیان هاوپشتی خۆیان و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەکانی ئەو کەسانە و هەموو خەڵکی کوردستان ڕاگەێنن. بەڵێ کاک ئەسعەد، ئێستا هەواڵێک بڵاو بۆتەوە کە لە بەندەر عەباس و لە ئیسفەهانیش مانگرتنە. وا دیارە ئەم شێوازە لە خەبات خەریکە گشتگیرتر دەبێتەوانێ باقی شارەکانی تر وەک تاکتیکێک دژ بە کۆماری ئیسلامی هەڵەبژێرن. زۆر جار بازڵەوە کراوە کە مانگرتن هەم تاسیری زیاترە بێت، هەم کۆماری ئیسلامی زیاتر لێی دەترسێت، هەمیش کەم خەسارترە. پێت وایە ئەم تاکتیکە لە مبارزە کە بەڕاستی فەرهەنگێک بوو یا کەلتورێک لە مبارزە بوو کە لە کوردستانەوە دەستی پێکرد، ئەویش بە حکمی لایەنگەلێکی هاوشێوەی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست ئێران لە مێژ لە 16 گەلاوێژی دوای کوژرانی بۆ کۆنترێکی ڕێتۆ شوانەی سێقادر لە مەهاباد. پێت وایە ئەم تاکتیکە لە مبارزە سەراسەری ترە بێتەوە و خەڵک چیتر زۆر بە خۆپیشاندان و ناڕەزایەتی کە خەساری زۆرە، ئەویش تاکتیکێکە لە مبارزە، بەڵام ئەمەیان هەم تاسیری زیاترە و هەم کەم خەسارتریشە، وردە وردە گشتگیرترە بێتەوە لە ئاسیێران. هەر بە دوای ڕاگەیاندنی ئەحزابی سیاسی لە کوردستان و بانگەوازی جیاوازیان لە ڕاگەیاندنەکانی خۆیانە و ئێمە شایەدی مەوجێک لە هاوپشتی بووین لە شارەکانی تری ئێران. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر خەڵک باسی ئەوەیان کرد کە کوردستان مان ئەگرێت دەبێت پشتیوانی لە مانگرتنی کوردستان بکەین و هەوڵ بدەین لە شارەکانی تری ئێران ئەو مانگرتنە بەڕێوە بچێت و مانگرتنی گشتی لە ئێران بێسلاح بەربڵاوتر بەڕێوە بچێت و شارهایەکی زۆرتر بێجگە لە شارەکانی کوردستان تێدا بەشدار بن.
ئێمە ئەگەرچی بەردەوام وتومانەکە بە مانگرتن و بەرناڕزایەتیە جەماوەریەکانە کە کۆماری ئیسلامی فەلەجە بێت و بەرەو شکستی نەهایی ئەڕوات. ئێمە لەم مەقتەعا تاکتیکی اعتسابی عمومیمان نەوەک اعترازێکی مەدەنی بەڵکو وەک اعترازێکی سیاسی هەڵبژاردووە و لە جوابێکی سیاسیە خەڵکی کوردستان بە کۆماری ئیسلامی دەڵێن کە ئەوان پشتیوانی هەموو خەڵکی ئازادی خوازی ئێرانن و داوا لە هەموو خەڵکی ئازادی خوازی ئێرانی ژەکەین کە لە شرایەتایەکی وا پشت بدەن بە پشتی کوردستانەوە بە ڕێکخستنی مانگرتنگەلێکی یەکپارچە لە سەر تاسەری ئێران کۆماری ئیسلامی فەلەج بکەن. ئەوە شکی تێدا نییە کە پێشتر لە قسەکانی پێشتر ماوەتم ئەو تەبلیغاتەی کە هەم کۆماری ئیسلامی و هەم ڕژیمی پێشووتر کە ئەمڕۆ لە قاڵبی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیە خۆیان نیشان ئەدەن هەوڵ ئەدەن بە کەڵکوەردگرتن لە دەستەواژەی تەجزیە تەڵەب و بە کەڵکوەردگرتن لە دەستەواژەهایەکی لەو نەوعە جیاوازی لە نێوان خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانە دروست بکەن. بەڵام داواکاریەکانی خەڵکی کوردستان و خەڵکی ئێران داواکاریکی هاوبەشن، ئەوان خۆیان بە هاوچارە نووس ئەزانن، هەمویان داوای نانەکەن، داوای کارەکەن، داوای ئازادیەکەن، داوای ڕەفاهەکەن، داوای خوێندن و ئاموزش و پەروەرش و بێداشتی ڕایگانەکەن، داوای نان بۆ سەر سفرەکانیانەکەن، داوای ئەمنیەت بۆ خانەوادەکانیانەکەن. ئەمانە هەموو جتایەکی هاوبەشە کە هیچ ڕژیمێک نە شاو نە شێخ هەروەک لە دروشمەکانی خەڵکا دیارە وەڵام دەرەوەی ئەم داواکاریگەلە نین و خەڵک بە تەنیا بە یەکپارچەیی خۆیان و بە بەشداری ڕاستە و خۆیانە لە دەسەڵاتە کە ئەتوانن بە ئاواتەکانیان بگەن. هەر بۆیە ئێمە ئومێد دەکەین کە بەو تاکتیکانەیە کە لە مبارزە بۆ کاری هاوبەش هەڵ ئەبژێرێت لە مانگرتنەوە بیگرێت تا اعتراز وەڵامی خۆی بگرێتەوە و کۆماری ئیسلامی بەرەو لە ناوچوون بەرێتەوە خەڵک بتوانن هەناسەی ئازادی هەڵمژن. پەیامێکمان بۆ هاتووە لە شاری بانە، وێنەشی زۆر نردووە بۆمان ئەم خۆشەویستە، ئەڵێت سڵاو و ڕێز هاوڕێیان، شاری بانە یەکپارچە تەحتیلە. کاکاکە و ماندوو نەبن، خەڵک زۆر یەکڕیزن، تەواوی شار یەکدەستن و خەڵک ئامادەگی زۆر باشیان هەیە. یەکڕیزی و هاودەنگی ئاوا کەموێنە بووە. کاک ئەسعەد ئەڵێت خەڵک یەکڕیزن، بە نمونە شاری باناهێنێتەوە، دیارە باقی شارەکانی کوردستانی جوان لە خواروی کوردستانەوە لە ئیلام و کرماشانەوە بگرێت تاسەرەوە ورمێ و سەڵماس و ئەوانە هەمووی ئەمڕۆ لە مانگرتنان. ئێستا لە بەعزە شوێنهایەک کاکوتەرا کراوەتەوە، ئەویش هەر راپۆرتمان بۆ هاتووە و شوێنانە بە وێنە کە ئەم شوێنە کراوەتەوە ئەوێ داخراوە، بە گشتی خەڵک ڕۆماڵی هەواڵەکەکەن. هۆکاری ئەم یەکڕیزیە، هۆکاری ئەم یەکدەنگیە کە نەبڵم بێوێنەیە، بەڵام لانیکەم کەم وێنە بووە. چییە لە چی ئابینی لەم دەورەیە؟ لەو داخوازی هاوبەشانەیە کە خەڵک ئیتر زانیویانە کۆماری ئیسلامی ئێستا شەڕی خەڵک لەگەڵ کۆماری ئیسلامی وردە وردە خەریکە بەرەو ئەوە ئەڕوات کە ببێ بە شەڕی بەقا بە دولاری 150,000 تمانیە و کە وردە وردە هەر هەڵ کێشێت و بێسلاح ئەو کەسانەیە کە بڵین کاری ئابوووریەکەن مەزەنەیە واکەن کە بەرەو 200,000 تمەنیش بڕوات لەم شرایەتە کە هەیەتی بە وەزعیەتێکە و کە ئەم ڕژیمە بێجگە لە تەقویەتی تەرۆریزم، تەقویەتی بێسلاح ئەوانەی کە بە هێزی نیابەتی ئەو ئەناسرێن بە نائەمنکردنی منتەقە، بە نائەمنکردنی کوچە و کۆڵان و شار و هەموو جێگەیەک بۆ خەڵکی ئێران و بە خاڵیکردنەوەی ڕۆژ بە ڕۆژی ئەو ئەقلامەی کە دەبێت لەسەر سفرەکانیان بێت، ئەمڕۆ خەڵک خەریک شەڕی بەقان لەگەڵ ئەم ڕژیمە. کەوابوو ئەمە وا ئەکات کە خەڵک یەکپارچە بێ، خەڵکی تر باوەڕ بە قسەی مرتەجعەکانی ڕژیم لە نوێژ جومعەکانە نەکات، خەڵک باوەڕ بەوە نەکات کە بڵێ ئەم مەلایە بە کوردی قساکە، بە عەرەبی قساکە، بە تورکی قساکە یا بە چ زمانێک قساکە. خەڵک باوەڕ بەوە نەکات کە ئیتر ڕژیم بە وعدە وەعیدی 4 ملیۆن تمەنە خەینە حسابتان، 5 ملیۆن تمەنە خەینە حسابتان، فقط و فقط ئەیەوێت کە سوء-ئیستفادە لە وەزعیەتی برسیەتی و هەژاری خەڵکی ئێران بکات. ڕژیم بە تەنانەت بە بەرجەستەکردنەوەی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست ئەیەوێ نیشان بدات کە بابا ئێمە بڕۆینە مانە دێن و خەڵک بترسێنێ.
بەڵام ئەم یەک پارچەیە خەڵک هەر وەک نمونە کە شاریبانەتان هێناوە بۆ بێگومان شارەکان تریش وردە وردە کە هەواڵەکان دەستمانەگرێەوە دەستێوەی شەگرێ بێگومان سەرەتا نیشانیە دەن کە ئەوان زۆر یەک پارچە و متحدن ئەوان ساق بوونەتەوە کە کۆماری ئیسلامی ڕژیمێک نییە کە بتوانێت دەسەڵات بەسەر ئەوان بگێڕێ ڕژیمێک نییە کە بتوانێت مشکلات و مشکلاتی معیشەتی و ژیان و مشکلاتی سیاسی و داواکاریگەل بەسڵاح ئازادی خەڵک و لابردن حجاب و نەمانی چەشنە زڵمۆستەمێک بەراورد بکە بەڵکو ڕژیمێکە کە کەمەری بەستووە بە تەحقیر و سوکایەتیکردن بە خەڵکی ئێران لە ناوبردنی ئەوان ناردنە ماڵەوەی ئەو مناڵانەی کە باشترین مەغز و فکریان هەیە بۆ دەرس خوێندن بەڵام بەهۆی ئەوەی کە ناتوانن معیشەتی خۆیان دابین بکەن دەبێ بڕۆن لەسەر چوارڕاکانە بە فرۆشتنی گوڵ و دەسماڵ کاغەزی و نازانم چتی واکە بەڕاستی دڵتەزێنە بۆ هەموو خەڵکی ئێران بۆ هەموو خەڵکی کوردستان ئەو سەحنەگەلە کە ئەبینن ئازاری پێ ئەبینن ئەمڕۆ خەڵکی بەو قەناعەتە گەیاندووە کە بەڵێ دەبێ هەموو کەس لە پەنای یەکابێ دەبێ معلم بازنشەستە کرێکار ژنان جوانان خوێندکاران دانش ئاموزان مناڵان پیران هەموو ئەم کەسانە کە پێکهاتەکانی کۆمەلگان دەبێ دەست لە ناو دەستی یەک ڕابگرن لە مقابل ئەم ڕژیمە و لە مقابل سەرکوتەکانی ئەم ڕژیمە بوەستنەوە هەر لەم بەشا کاک ئاکۆ پێم خۆش بوو ئاماژە بە شتێ بدەم کە یەکێک لە بێسلاح ئەو دەیان و سەدان خەڵکەی کە پەیوەندیمان پێوە کات ئاماژێ پێدا کە گوایە ڕژیم بە کەڵکوەرگرتن لە جلوبەرگی بێسلاح کەسانێکە لە ناو شارە بڵاویان نەکاتە و بە کەڵکوەرگرتن لە جلوبەرگی کرێکارانی شارەداری و بگرەجا تا جێگەگەلتر هەوڵ ئەدات کە بەسلاح کاری جاسوسیەوانە لە نێوان خەڵکە بکات ئێمە داوا لە خەڵکەکەین کە وریایی خۆیان بپارێزن هۆشیان بێت بۆ ئەوەی کە کەمترین خەسار بەرخەڵکەوێ ئێمە ئەمانەوێت کە خەڵک سەرکەوتوانە بە کەمترین تەلەفاتە و بەبێ ئەوەی کە ڕژیم بتوانێت هیچ سوءاستفادەیەک لە ئیعترازی سیاسی واقعی و بەرحەقی ئەوان بکات ئەممانگرتنە بەرەو کۆتایی بڕوات و لە درێژ ئەمڕۆ نیوەی ڕۆژمان تێپەڕاندووە زیاتر لە نیوەی ڕۆژ و ئومێد ئەکەین کە لە درێژە تا شەو خەڵک هەر بەو شێوە بەردەوام بن و هەموو ڕاپرتەکان باس لەواکەن کە بەڕاستی ئەم شێوەیە بەردەوام ئەبێت خەڵک زیاتر پەیوەست ئەبن شارهایەکی زۆرتر پەیوەست ئەبن و ئەم جوابە سیاسیە ئەم مانگرتنە سیاسیەی خەڵکی کوردستان بێگومان کۆماری ئیسلامی تووشی شوک کردووە و لەوانەیە هەوڵ بدەن کە کارهایەکی ماجراجویانە لە عەلێهی خەڵکووە بۆ تەحریکردنی خەڵک ئەنجام بدەن داوا لە هەموو خەڵکی کوردستان و هەموو ئەو شارانەی کە پەیوەست بوون بە مانگرتنە ئەەکەین کە بەو پەڕی وریاییەوە بەو پەڕی زیرەکیەوە هەڵسوکەوت بکەن و مانگرتنی خۆیان تا سەعاتە کۆتاییەکانی و تا ڕاگەیاندنی سەرکەوتوانەی مانگرتنی گشتی خەڵکی کوردستان درێژە پێ بدەن. کاگە سەد پەیامێکمان بۆ هاتووە بینەرێکی تر هەرو بینەرەیە هەڵبەت لە بانەوە ئەڵێ هێزانامنیەکان لە شاری بانە واقماون ئەگەڕێن ینی گوایە هەم حاڵەتێکی ترسە هەم تعجبە لەم یەکڕیزیە دوکان و بازار هەمووی تەحتیلە پێشگە لە پیاسەکردن و گەڕانی ئەوان کەسێکی تر لە ناو شارە نابینیت خەڵکیش دڵخۆشن وای نووسیوە خەڵکیش دڵخۆشن کەم وەخت ئاوا یەکڕیزیان بووە ئەم بینەرە لە شاری بانەوە توێتی ئێمە دیارە 6 دقەیتر ئەم بەرنامە ڕاستەوخۆیەمان بۆ سعاتێک بۆی کە بەرنامە سابتەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش بڵاو بێتەوە تەحتیلیەکەین سعاتی 1.5 یا بە کاتی ڕۆژهەڵاتی کوردستان دێنەوە خزمەتان بە شێوەی ڕاستەخۆ 6 دقەمان وەخت ماوە کاگە سەد پرسیارێکم هەیە یەکڕیزی خەڵکە بینین ئەم یەکڕیزیە چه ئەرکێک ئەخاتە سەر لایەنە سیاسیەکانی کوردستان کە هەم جێگە و پێگەیان هەیە هەم خەڵک گویان لێگرن و پێم وایێ بەشێک لەم یەکڕیزیەش تەئسیراتێکی وەرگرت لە ئەو هاودەنگی کە لایەنە سیاسیەکان لەسەری کۆکمانەوە وتم دانم ئەرک بۆ لایەنە سیاسیەکان چییە؟
بە باوەڕی من دروستکردنی حزبێکی سیاسی زۆر ڕەحەتە، بەڵام ڕاگرتن و درێژەدان و دانانی بەرنامە و پلان بۆ ئەم حزبە سیاسیە یەکێ لە مهمترین شتەکانە. ئەمڕۆ داواکاری خەڵک معلومە، ئێمە لە ناڕەزایەتیەکانیانە، لە دروشمەکانیانە، لە هەڵوێستەکانیانە بۆمان دەرکەوتووە کە خەڵک چی ئەوێ، کەوابوو هەر حزبێکی سیاسی، هەر جەریانێکی سیاسی، هەر ڕێکخراوێکی سیاسی لەم مەقتع حساسکەلا یان بە قەڵ فارسیەکەی لەم تون پێچکەلا مەحەکە خوات. خەڵک سەیرەکە بزانێ ئایا ئەمانە ئەتوانن ڕنگدانەوەی خواست و ویستی ئەوان بن، ئایا ئەمانە توانن نوێنەرایەتی ئەوان بکەن، ئایا ئەمانە توانن وەڵام دەرەوەی ئەو داخوازیگە لە بن کە ئەوان هەیەە، ئایا ئەمان ئەتوانن نمایەندگی فکری سیاسی فەرهەنگی نازانم کۆمەڵایەتی ئەوان بکەن. کەوابوو ئەمە ئەم ناڕەزایەتیانەی خەڵک و ئەم داخوازیانەی خەڵک پەیامێکی پێ بۆ هەموو حزبە سیاسیەکان لە کوردستان و لە ئێرانیش. لە بەرانبەر ئەمە خەڵک هاوکات داوا ئەکات کە ئەم حزبانە کۆدەنگ بن، بە یەکە و لە شرایەتێکی ئاوا هەڵوێستی هاوبەش بگرن، لە جواب بە خواست و ویستی خەڵکە هەڵوێستی مشترەک بگرنەوەوانە. ئەمە تەئسیری هەیە. بۆ ئەم مەبەستە دەبێ واز لە بڕێک لە بێگومان هەموو حزبێکی سیاسی بە یەکە و ناکۆکیان هەیە، بە یەکە و اختلاف نەزەریان هەیە، بە یەکە و جیابیکردنەوەیان هەیە، بەڵام لە مقابل خواست و ویستی خەڵکێکە کە هەموو کەس خۆی بە داکۆکیکار لە مافی ئەوەزانێ دەبێ واز لە شتایەک بهێنرێت و ئەوەی کە من چۆن بیرەکەمەوە بە تەنیا حزبەکەی من بە تەنیا چۆن بیرەکاتەوە ئەوە ئەگەر چی مهمە، بەڵام مهمتر لەوە ئەو خواست و ویستەیە کە خەڵکیانە. خەڵک وەختی هاوارەگان نان، کار، ئازادی، خەڵک هاوارەکە ئازادی و بەرابەری، خەڵک هاوارەکە نەمانی حجاب، خەڵک هاوارەکە کە بێداشت و دەرمانی ڕایگانی ئەوێت. ئەمانە دەبێت پلانی بۆ دابنی و پلاندانان بۆ ئەمانە گوێگرتنە لەو خەڵکە و ڕێکخستنی تەنانەت ئەحزابی سیاسیشە. حزبێکی سیاسی کە بەرمەبنای خواست و ویستی خەڵک نێوێ بڕواتە بەرەو بێگومان لەو تون پێچکەلا ئاکەوێتە خوارە و خەڵک گوێ لێ ناگرن. خۆشبەختانە ئەمڕۆ لە کوردستانە کۆدەنگی هەیە بۆ جوابدانەوە بە خواستە هاوبەشەکانی خەڵکی کوردستان کە ئێمە خۆمان بە پێشقەدەم و خۆمان بە بێسلاح جریانێک ئەزانین، بە حزب و تەشکیلاتێک ئەزانین کە وەڵام دەرەوەی ئەو داواکاریانەین ئینعکاسی ئەدەینەوە، کاری بۆ ئەەکەین، خەباتمان بۆی کردووە و خەباتی بۆ ئەەکەین و لە پەنای خەڵکێکین کە ئەو داواکاریەیان هەیە و لە کنارەوەیشە داوا لە هەموو ئەحزابی سیاسی لە کوردستانەکەین کە پاڵپشتی خواست و ویستی خەڵکی کوردستان بن. خەڵکی کوردستان چیدی 50 ساڵ نەخەینە ژێر دەسەڵاتێکە بە خراپترین شێوە تەحقیریان کە، جوانەکانی ئەعدام کە، سەرکوتی کە، ژنەکانی تەحقیر کە. خەڵکی کوردستان چیدی نەسپێرین بە دەسەڵاتهایەکی سەرکوتگەر کە بە خراپترین شێوە لە بواری ئابووریە و لە بواری فەرهەنگیە و لە بواری سیاسیە و بەڕێوە ببن. بەڵکو خەڵکی کوردستان دەبێت بە بەشداری ڕاستەوە خۆیان بە بەشداری ڕاستەوە خۆی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری خۆیان لە بەڕێوچوونی ژیانی ڕۆژانەی خۆیانە بەشدار بن و بۆ ئەم مەبەستەش هەموو ئەحزابی سیاسی بەبێ ئەم لەولا دەبێت لە پشتی ئەو خواست و ویستە بن کە ئەم خەڵکە 50 ساڵە بە پشتیوانی لە ئێمە، بە تەقویەتی ئێمە، بە هاوکاری ئێمە و بە وڵاومدانەوە بە بانگەوازەکانی ئێمە کە ئاخرین مەوردی بانگەوازی مانگرتنی سەراسەری گشتی ئەمڕۆیە لە کوردستان داویانەتەوە. ئەمە زەنگێکە بۆ هەموو ئەحزابی سیاسی کە بتوانن زیاتر و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە شێوەیەکی سیاسی و عینی دفاع بکەن لە خواست و ویستی خەڵکی شۆڕشگێری کوردستان. زۆر سپاس کاگە سەد، سپاس کە لەگەڵمان بووی. ئێمە ئەم بەرنامە ڕاستەوخۆمان تا درەنگانی شەو درێژە پێدەین، هەوڵە دێن ڕۆماڵی هەواڵەکان بکەین. کات هەبوو حتمما دێنەوە خزمەتتان زیاتر لەسەر ئەم باسانە ئەدوێن. سپاس بۆی لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن و بە هیوای سەرکەوتنی مانگرتنی گشتی خەڵکی کوردستان. زۆر سپاس، سەرکەوتن بۆ ئێوەش.